ئیمامی ذەهەبی دەفەرمێ ڕەحمەتی خودای لێ بێ ئەو کەسەی کە نوێژ ناکە کەمەن زەنا وەسەرق وەکو ئەوە وایە زینا و دزی کردبێ دڵم چاکە مار بداتە دڵتەوە دەڵێ دڵم چاکە و خێرە و مەدم ماڵی کەس ناخۆم ئەوە ئیمامی ذەهەبیە دەفەرمێ ئەو کەسەی کە نوێژ ناکە وەک ئەو کەسانە وایە کە زینا دەکەن وەک ئەو کەسانە وان کە دزی دەکەن ئەی ئیبن قەیم چی دەفەرمێ دەفەرمێ ڕەحمەتی خودای لێ بێ تەرکوها ئەی ئەسەڵات هەر کەسێ نوێژ دەرکە ترك الصلاة من أكبر الكبائر نوێژ لەکردن هو زێنان لە نوێژ گەورەترین تاوانە أكبر من القتل ابن قيم دەفەرمێ گەورەترە لە قتل گەورەترە لە زینە وأكبر من شرب الخمر وگەورەترە لە عارە خواردنەوە دڵت پاکە ئەوە تا چوویتە ڕیزی عارەخوارەکانەوە چوویتە ڕیزی زیناکەرەکانەوە لەوانش خراپتری بەبێ ئەوەی زیناتش کرد دەبێ ئیتر دڵت لە کۆ پاکە دڵێک ئەگەر خۆشەویستی پەروەرگاری تێدا نەبێ ئەگەر دڵێک ترسی خودای تێدا نەبێ پاکی لە کۆیە ئەگەر دڵێک صاحبي أو كسيك وفضلي يا بصروا نلناسيه أبي أدلي لك شو باق بيه برابر زكانو بودلي نرجنا كردن زانايا فرميانا لقتل الزنا وشرب خمر خراب ترى دزانن بو برابر زكانو نرج كردن فرماني پروردگارا بەڵام زینا و قەتل و شوربی خەمر و دزی لە قەدەغەکراوەکانی پەروەردگارە ئەمر بەهێزترە لە نەهی فەرمان بەهێزترە لە نەهی بۆ لەبەرەوەی برا بەڕێزەکانم ئیبلیس شەیطان تاوانێکی ئەنجامدا دەرحەق بە پەروەردگار باوکمان ئادەم تاوانێکی ئەنجامدا بەڵام خودای گەورە لە ئیبلیس خۆش نەبوو طەردی کرد لە ڕەحمەتی خۆی تا قیامەت نەفرەتی لێ کرد بەڵام لە باوکمان ئادەم خۆش بوو بۆ لەبەرەوەی برا بەڕێزەکانم خودای گەورە بە فەرمانێک داوای لە ئیبلیس کرد سوجدە بەرە بۆ ئادەم وتی نایبم خودای گەورە بێیەک و دوو تا قیامەت نەفرەتی لێ کرد لەبەرەوەی فەرمانی پەروەردگاری پێشێل کرد بەڵام خودای گەورە بە باوکمان ئادەمی فەرموو ئەلەم ئەنهاکم عن تلکە الشەجەرە لەو دارە مەخۆن بەڵام باوکمان ئادەم شەیطان وای لێی کرد کە لەو دارە بخۆ خودای گەورە لە بەهەشت دەری کرد و لێی خۆش بوو لەبەرەوەی ئەوەی باوکمان ئادەم نەهی بوو بەڵام ئەوەی کە فەرمانی کرد بە ئیبلیس فەرمان بوو فەرمان بشکێنی بەقووەترە خودای گەورە لێتی قبوڵ ناکە وەکو نەهیەکە نییە کەواتە برا بەڕێزەکانم إبليس لم يسجد لآدم طرد من رحمة الله لأنه الأمر لله بلام آدم طرد نبو لرحمة إخوان لأن النهي لأنفسنا سودي يبو خمان كاتبرا برزكانم نش فرماني پروردگارا عارق خواردنا والنهية قەدەغە کراوی پەروەردگارە بۆیە نوێژ نەکەر لە زینا گەورەترە لە قەتل گەورەترە لە لای پەروەردگار دەبێ ئاگادار بن.